یەکێک باسی هەڵبڕیوە و یەکێکی تر تەقلەی لێداوە و دانەیەکیش کاندیدی ماسی و کیسەڵ و نەهەنگەکانە. ئەم بانگەشەیە شتی سەیر و سەمەری تدایە. ناوە هەوڵ دەدەم هەندێکیتان بۆ باز بکەم. دوو ڕۆژە باسی وێنەی ئەم ژنە کاندیدەیە کە باسکی بەرز کردووەتەوە و کەس نازانێت هەڕەشە دەکات یاخود جنێو دەڵێت. پەیجی زۆر لە عێراق و هەرێمی کوردستان ئەم وێنەیەیان دەستا و دەست پێ کردووە. دەڵێن گوایە ئەمە کاندیدی کوتلەی سادقونی قەزعەلیە. جا بۆیان نووسیوە ئەمە لە کاتی کاندیدبوون ئەوە بکات، دەبێت کە چووە پەرلەمان چی بکات. ئەو پرۆژانەی کاری ساختکردنەوەی ساختە هەواڵ دەکەن باسییان لەوە کردووە کە ئەم پۆستەرە ساختەیە و ئەم کاندیدا بوونی نییە. ئەسڵەن ئەم ژنە هەر کاندید نییە. ئەمە ژنە ئەکتەرێکی عێراقیە بە ناوی عەواتف سەلمان. هاتوون خستویانەتە سەر ئەم پۆستەرە و ئاوایان پێ کردووە. جا مادەم هەر باسی کوتلەی سادقونە با ئەم هەواڵەشتان پێ بڵێم، بەڵام ئەمیان فەیک نییە. سەحر عەباسی کچە پێشکەشکاریی بەناوبانگی عێراقیە. ئێستا لە کەناڵی نەهرین بەرنامەیەکی بەناوبانگی هەیە. دەڵێت بە کاندیدێکی کوتلەکەمان گوتووە وەرە بۆ بەرنامە باسی لیستەکەت بکە و توویەتی هەتا 400,000 دینارم نەدەنێ نایم و یەک قسەش ناکەم. جا سەحر خانم دەپرسێت باشە ئەگەر ئێستا بۆ ئەوەی بێت بانگەشە بکەیت داوای پارە دەکەیت، ئەی کە چوویتە پەرلەمان دەبێت چۆن نرخ لەسەر ئەو دەنگت دابنیت. ئیتر ئێستا باسی ئەم کاندیدەیە. شتی سەیرتر ماوە لەگەڵم بن. یەکێکی تر لە دیمەنە سەیرەکانی ناو بانگەشە ئەم لافیتەیە کە لە پارێزگای میسان هەڵواسراوە. بە پێچەوانەی بانگەشەی هەموو لیستەخانەوە لافیتەی گەورە بە دیواری ناوەندەکانی دەنگدان هەڵواسراوە و دەڵێت مەچن بۆ دەنگدان. بە پێی نووسینی سەر لافیتەکە بێت ئەمانە سەر بە موقتەدا سەدرن، چونکە لەسەر لافیتەکان نووسراوە مەچن بۆ دەنگدان، دەنگ بە دەز و گەندەڵکاران مەدەن. ئەمەیان یەکێکە لەو ڤیدیۆیانەی زۆر بەزمی لەسەر دروست بووە. کاندیدەکە پۆستەرەکەی داوەتە دەست چەند بەلەمەوانێک و ئەوانیش بە بەلەم ئەو پۆستەرە گەورەیە بە هۆڕەکاندا دەگێڕن. ئەوانەی لەسەر ڤیدیۆکە قسە دەکەن بۆ شۆخی دەڵێن ئەم کاندیدە بەنیازە دەنجی قەوزە و مارماسیەکانیش بۆ خۆی ببات. بەڵام لە هەمووان سەیرتر ئەمەیە. ڕەنگە نامۆترین بانگەشەی هەڵبژاردن بێت کە تا ئێستا کراوە. ژنە کاندیدێک لە ناو بازار وێنەی خۆی سەر بەرەو خوار هەڵواسیوە. دەڵێت گوایە بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕابکێشێت ئەو داهێنانەی کردووە. بە پێی نووسینەکانی سەر لافیتەکە بێت ئەم خانمە پزیشکی ددانە. جایەکێ لە کۆمنت بۆی نووسیوە هاوار بە ماڵم ئەمە بچێتە پەرلەمان تەقلە بە هەمومان لێ دەدات.